پێشەچی بە خێراتنا دەکەێت دەڵان بە خێراتنی مامۆستا رەفیق دەکەین کە لاوێکی و کوردستانەیە و وەسیفەتی ڕاهێنەرە و مامۆستایە پەروەردە دیارە پرۆژەیەکی جوانی ئامادەکردیە پێوە مادی بووە بۆ زیاتر خزمەتکردنی وەرزشی کوردستان و خاستەن هەمووی دەبێتەوە وەرزشی کوردستان بەس بخاستن تۆپیکەی کوردستان ئەم پرۆژەی تەقدیمی یەکێت تۆپی کوردستان کرد و تەقدیمی وەزارەتی وەرزش و لاوانیش کردیە بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش دیارە هەمویانوان لەوێن دەرە پێیان باش بووە ئەمەش کە خیلمانەوە مناقەشەمان لەگەر بەڕێزی کرد شتی زۆر باشی تێدایە شتی زۆر بە ئیسپادی تێدایە هەروەها لۆ خزمەتی تۆپی پێی کوردستان شتێکی زۆر زۆر باشە لە ڕووی مادیش لە ڕووی هونەری ئەس بەڵام کە دەبینین پرۆژەکەی قیچەک وەختی دەوێت هەر ئەوە نییە بلێن سبێنە دەست پێ بکەین و نەتایجەکانی بەدیاربی نەخێر پرۆژێکی تێر و دەسەرایە ینی لۆ درێژخایەنە لۆ وەختەکە دەستپێکردنیشی وەختی دەوێت بەڵام لە ڕووی عام کە تەماشە دەکەین پرۆژێکی زۆر جوان و پێوە ماندی بووە کە ئینسانێک دەبینی لەو عمرەی مامۆستایەک لەو عمرەی کە وەرزشوانێک دادنیشی شەونخوونی دەکات بۆ ئەوەی شتێک بنووسەوە بۆ جوانکردنی کوردستان و لە تۆپی پێ و هەر واریشتر بی ئێمە دەستخۆشی لێ دەکەین و بە ڕێز و ڕێزیشی دەگرین وەکو سەرۆکیێکی تۆپی کوردستان وەکو تارق عەبدوڕەحمان کە یاریزان و وەرزشوانی دێنی من دەستخۆشی لێ دەکەم پاڵپشتیشی دەکەم لە هەر شوێنێک بیتن من ئامادەم لەگەری بڕۆم ئەگەر ویستی لە پشتی دەڕۆم ئەگەر ویستی لە تێشتی دەڕۆم هەرچی ئەو بلێتم لەبەرەوەی پرۆژەکە پرۆژەی جوانە بەڕاستی ئەمە وەختی خۆشی فکرمان لێ کردەوە لەبەرەوە دوسێ پرۆژەی تر هەیە بەس بەڵام وەکو کاگرافیقی وە عام نییە لەوانەیە پرۆژەمان هەیە پرۆژێکی خاص بیتن وەختەکی بیتن بەڵام وەکو ئەوەی کە ئێستا دیتم و خینمە و مناقەشەشمان لەگەری کرد ئەو پرۆژەیە درێژخایەنە و لە فترێکی زۆرە و ئیستمراریش بەرەو پێشچوونەکەشی بە ئەوەیە بە خطوات بۆیە بە خێراتنی هەمووتان دەکەین بە خێراتنی بەڕێزی مامۆستا دەکەین و حەزی شم لێیە پرۆژەکەتان لۆ باز بکات بەس پێشەوەی من نێکوانە داوا لێبوردن هەمووتان دەکەم لەبەرەوەی ئەمن وەزعی ترمان هەیە ئێستا کە مراجعەتی دکتۆرم هەیە ئیزنم بدەن برای بەڕێزم مامۆستا ئەرسەلان ئەوە بەرپرسی پەیوەندیەکان لە یەکێتی تۆپی کوردستان لەگەڵتان دادنیش لێکوانە سوپاستان دەکەم لە هاتنتان سوپاسمان سەژم بەنای خی گەورە میهرەبان سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاسی یەکێتی تۆپی کوردستان بە تایبەتی بەڕێز کاک تارق عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی تۆپی کوردستان کە ئەوە جاری دووەمە لەسەر ئەم پرۆژەیە پێکەوە گەنگەشەی بابەتەکەمان کرد و ئەمڕۆژ بە سوپاسەوە و پرێس کۆنفرانسێرێکی خستە دیارە ئەوە خۆی لە خۆیدا دەعمێکی مەبدەئیە لۆ پرۆژەکەی کە یەکێتی تۆپی کوردستان هیوادارین کە تەبەنی پرۆژەکەی بکات و خۆی بکات بە ساحەبی پرۆژەکە من تێبینێک پێش بچمان سەر ناوەڕۆکی پرۆژەکەم تێبینێک لەسەر قسەی کاک تارق عەبدوڕەحمانی کە بەڕێزیان گوتی ئەمن لەگەڵی دەبمیان لە تەنیشتی دەبمیان لە دوای لە مناوەشێتەوە جەنابیان لە دوای ئێمەیان خودەتەنێ حتمەن ئەوان دەبی لە پێش ئێمە بن وە پرۆژەکە بۆ ئەوەیە کە یەکێتی تۆپی کوردستان خۆی هەڵبستێ بە جێبەجێکردنی بە پاڵپشتی بەڕێوەبەراتی گشتی وەرزش ئەگەر وانە بێ ئیتر پرۆژەکە ناتوانیت سەرکەوتوبی و ناتوانانی بگاتە ئەو قۆناغێکە ئامانجی پرۆژەکە یاخود لە پێناویدا پرۆژەکە نووسراوەتەوە پرۆژەکە بریتە لە ڕێکخستنی تۆپی پێی کوردستان هەر لە ناوەکەی و ناوەڕۆکەکەشی ئاوایە بۆ پێشخستنی پرۆژەی ڕۆنەر بۆ پێشخستنی تۆپێ لە کوردستان و شەی ڕۆنەر واتە ڕووناکەرەوەی ڕێگا لەوانەیە پرسیارێک دروستبی لەسەر ناوەکەی ئەم پرۆژەیە ڕووناکەرەوەی ڕێگا ئەبێ بۆ تۆپی کوردستان لە داهاتوو لە ئێستادا ڕێگای ڕاستی بەرەو پێشچوونی تۆپێک بۆمان ڕوون دەکاتەوە کە بە چ ڕێگایەک وڵاتان ئاستی تۆپێ خۆیان لە ڕووی ئیداری و فەنیەوە بەرەو پێش بردێ ئەم پرۆژەیە بۆ ئەوە دانراوە تۆپی کوردستان لە قۆناغێکی چەق بەست و داخرا و
و هەروەها لە ئاستێکی نزمەوە بەرەو ئاستێکی تر و قۆناغێکی تر و پێشکەوتوتر ببات. طبعا ئەم کارە کاتێکی زۆر و هەروەها بەرنامە ڕێژێکی زۆر باشی دەوێت. ناوەڕۆکی پرۆژەکە پێشی ڕوونکردنەوەی دەقیقی لەسەر بکەین پێویستە ئەمە ئەوە باش بزانین کە پرۆژەکەمان پێویستی بە نەفەس درێژیەکی زۆر هەیە و هەروەها چەندە کاک تاریق عەبدوڕەحمان باسی کرد پێویستی بەوەیەکەوە بەرنامە ڕێژێکی بۆ بکرێ و هەروەها درێژخایەنە بەرنامەکە بۆ ئەوڕۆکە و بۆ ساتێکی کاتێکی دیاریکراو نییە، یعنی واتە پرۆژەکە ئانی نییە، پرۆژێکی مستەقبەلیە بۆ ئەوێ تۆپی کوردستان لە مستەقبلەوە بگەینێتە ئامانجێکی زۆر زۆر پێشکەوتوو. و پێویستی بە پاڵپشتی معنەوی و ئیداری و دارایی هەیە کە ئەڵێم پاڵپشتی معنەوی وەکو ئەوەی کە ئێستا بەڕێز یانێکی تۆپی کوردستان و سەرۆکی یەکێتی تۆپی کوردستان کە بەو حەماسەتەوە کەەوە پاڵپشتی خۆی بۆ سەرخستنی و تەبەنیکردنی پرۆژەکە دەبێت. ئیداریان پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی وەرزش ڕێوشوێنی دیاریکرا و ئیداری و هەر دروستکردنی لیژنەی بۆ ئەنجام بدات تاوەکو ئیداریان پرۆژەکە سەرکەوتوو بی. ئینجا مادیەنیش طبعا هیچ پرۆژەیەک ناتوانرێت سەرکەوتوبی ئەگەر بێت و دەعمی مادی نەکرێت، بەڵام لەوانەیە ئەم دەعمە تۆزێک ئەهەمیەتی کەمتر بێت چونکە پرۆژەکە خۆی لە خۆیدا داهات بۆ خۆی دروست دەکات، یعنی لە ناوەڕۆکی کە ئێستا باسیەکەین لەوانەیە باشتر ڕوون بێتەوە. بینە سەر ناوەڕۆکی پرۆژەکە بزەبت بنیادراوە لەسەر یەک مەبدەئی زۆر دیاریکرا و محەدەد، ئەویش نەمانی تیپە ملیەکانە لە کوردستان و بوونیان بەیانە. لە سەرەتاوە کات و جێت لەو قسەیەبی لەوانەیە شتێک بی خەیاڵ بێ یاخود برین شتێکی زۆر زۆر گەورە و زەحمەت و بەدینە هاتوو بێ، بەڵام ئەوە لە هەموو وڵاتانێکەوە تۆپی پێیان تێدا پێشکەوتووە گەیشتە ئاستێکی زۆر زۆر عالەمی و تۆپ ئەوان بەو سیستەمە تۆپ پێ بەڕێوە بن. ئەوەی من کردومە وەرگرتن و کۆپیکردنی ئەو بەرنامە و سیستەمەی ئەو وڵاتە پێشکەوتوانەیە لە وڵات لە ئەوانەی کە لە تۆپی پێ پێشکەوتونە هیناومە تۆزێک دەستکاریم کردەوە و گونجاینتم لەگەڵ هەڵومەرجی سیاسی و کۆمەڵایەتی و جوگرافیای کوردستان وام کردووە کەوا بگونجێ لەگەڵ هەرێمی کوردستان. چۆن تیپە ملیەکان نەمینن لەوانەیە برن باشە ئەو هەموو تیپی ملیانە نەمین و ببن بەیانە ئەو هەمویانە ئەمە زۆر جاران گوێم لێبی لە زۆر لە هاوڕێیانی کەوا لە ناو بابرین خانەوادە و خێزانی وەرزشی کار دەکەن بانگەشە بۆ ئەوە بابەتە دەکەنەوە ئەو مەبدا کە یانەکان کەم بکرێنەوە، یانەکان کەم بکرێنەوە حکوومەت تاوەکو بتوانی هاوکاری داراییم بکە. ئەو بیرۆکەیە لە بن و بناغە لەگەڵ ڕێزم بۆ هەم ئەوانەی بانگەشە لەوە بابەت دەکەن هەڵەیە، چونکە بچین وڵاتێکی وەکو ئەڵمانیا وەرگرین کە ئێستا لە حالی حازری 31,645 یانەی هەیە لە وڵاتی ئەڵمانیا 31,645 یانەی وەرزشی لە ئەڵمانیا بوونی هەیە. 31,000 یانە ئەو پرۆژەیە ئێمە کە ئێستا لە بەردەستمانە هەموو کوردستان نزیکەی 1000 ناگاتە 1300 یانە بەو شێوازەی دەبێت. ئەو یانانە هەمووی پۆڵێن ئەکرێن. ئەو تیپە نەیکەوە ئێستا لە تیپە ملیەکان کار دەکەن، هیچ لیژنەیەک نامێنێ بە ناوی لیژنەی تیپە ملیەکانی کوردستان. ئەو لیژنانە ڕاستەوخۆ دەبن بە نوێنەرایەتی یەکێتی تۆپی کوردستان لە شارەکان. کوردستان دابەش کراوە بەسەر 8 مقاتعە 8 کەرت، لە هەر کەرتێک نوێنەراتیەکی دیاریکراو دەوێت. ئەو نوێنەراتیە ڕاستەوخۆ ئیداریان سەر بە یەکێتی تۆپی کوردستانە. ئەو نوێنەراتیە هەڵدەستێ بە بەڕێوەبردنی خولەکانی خوارەوە، یعنی پلەی 5 پلەی 4 پلەی 3 تاوەکو دەگاتە پلە 2. لە پلە 2ەوە وەکو خۆی کە ئێستا هەیە پلە 2 پلە 1 و پلە نایاب لەسەر ئاستی کوردستان یەکێتی تۆپی کوردستان بەڕێوەی ئەبە. ئەو پرۆژەیە بۆچی داهات بۆ یەکێتی تۆپی کوردستان دەستە بەرەکە؟ ئەو کارەکە چی یاخود برین لە چ ڕێگایەک و لە چ کەناڵێکەوە داهات کۆکاتەوە؟ ئەمن چەند خاڵێکی سەرەکی باسەکەم ئەو کەناڵانێکەوە دەهات بۆ یەکێتی. یەکەم ئەو یانانێک ئەو تیپە ملیانێک کە ئەبن بەیانە پێویستە ڕسوماتێکی ماگانە بدەن، ڕسوماتێکی سەرەتایی کە بۆ وەرگرتنی ئیجازەی یانە ئەدەن بە یەکێتی تۆپی کوردستان. ئەو ڕسوماتە
کە ئەگەر بێت و 1000 یانەمان هەبی و هەر یانەیەک 1000 یانەی نوێ هەبی هەر یانەیەک 1 ملیۆن دینار وەکو ڕسومات کە شتێکی ڕەمزیە بۆ دروستبوونی یانە ئێستا دەکاتە 1 میلیاردنیار دەچێتە سەر خەزێنەی یەکێتی تۆپی کوردستان کە بۆ بەڕێوەبردنی خولەکان و بدانانی بەرنامە ڕێژی چەند ساڵێک سوودی لێ بین. هەموو ساڵانێک لە بە ئێستامە ئاگاوەکدارین هەموو تیپە ملیەکان هەر کە خولێکی تیپە ملیەکان ئەکرێتەوە تیپەکان پارە ئەدەن وەکو بەشداریکردن. ئەو کاتی ئەو پارەی لە باتی بچیتە جیفانی چەند کەسێک و چەند شخصێکی دیاریکرا و سوودی شخصی هەبی ئەو پارێ ئەو کات دێتەوە سەر خەزێنەی یەکێتی تۆپی کوردستان. یەکێتی تۆپی کوردستان لە بەرامبەردا خزمەتگوزاری بەڕێوەبردنی خولەکانیان لۆ پێ ئەبەخشی و لە ئەنجامدا ئەو تیپە لە چوارچێوەی تیپی ملی خۆشی دێتە دەرێو ئەبێتە یانە یعنی هیوای گەیشتن بەلووتکەی بە هەموو کەسێک ئەبەخشی کە تۆپی پێەکە لە کوردستان. یعنی تو ئێستا تیپێکی ملی لە هەر لیژنێک لە لیژنەکانی کەوا لە کوردستان ئێستا چاڵاکن گەورەترین ئامانجی چیاک بگات بە بابرین پلەیەکی تیپە ملیەکان وانە ئەو کاتی نەخێر ئەو ئامان زۆر گەورەتر ئەبی هەموو تیپێکی ملی ئەو کاتی ئەبیتە یانە و ئامانجی ئەوەی بۆ دروست ئەبێ و هیوای ئەوەی پێ ئەبەخشرێ کە بتوانێت ببێت بە پاڵەوانی خولی ناوی کوردستان. جیاوازیەکە گەلێک زۆر ئەمە بەخۆ بینیمان لە ساڵی 2012 ئەگەر هەڵە نەبم یانەیەکی لەو جۆرە یانانێک کە من باسم کرد کە تیپی ملی بوون بەیانە یانەی فۆرفسبۆر لە ئەڵمانیا بوو بە پاڵەوانی بۆندسلیگا پاشەوەی کە داعمی و سپۆنسەری یەکێک لە کۆمپانیا جیانەکانی وەکسواگنی بەدەستێنا و دامی مادی پەیدا کرد. هەموو یانەکان لە کوردستان ئەو کاتی ئەتوانن بەم ڕێڕەوەدا تێپەڕ بن و بگەن بەلووتکە. ئەوە هیوا دروستەکە بۆ هەموو تیپەکان بۆ هەموو یاریزانێک بۆم ئەوە بگەڕێنەوە سەر داهاتەکەی هەموو ئەوانەی کە بابرین یەکێتی تۆپی کوردستان ئەو خولانە بەڕێوە دەتوانێت تۆپی موحەد دروست بکە لەگەڵ کۆمپانیا کرێکەوەی ئەو تۆپە تەنیا ئەو تۆپە یاری پێ بکرێت لە خولەکان و ئەو تۆپە لەگە کۆمپانیاکە ئەو کۆمپانیادا سپۆنسەری چەند بەشێک یاخود توانی بڕپارەیەکی دیاریکرا و ساڵانە بە یەکێتی تۆپی کوردستان دروستکردنی درێژ و کەلوپەلی وەرزشەکان ئەوانە هەمووی یەکێتی تۆپی کوردستان توانی هەموو کارتەکان دابەش بکات بە کۆنترات یاخود بە تەندەر بدات بە کۆمپانیای دروستکردنی جلوبەر کە ئەمە ئێستا کۆمەڵێکی زۆر چالاکن سوودەکەشیان تەنها بۆ کۆمەڵە کەسێکی دیاریکرا ئەو کاتی سوودەکە هەم بۆ ئەو کەسانە بێ و هەم بۆ بەشێشی بۆ یەکێت هەموو ئەو پارێش لە تۆپی پێی کوردستان خەرج ئەکرێتەوە. لە دەرەنجامدا ئەمە دەتوانین بگەین بە ئەنجامێکی وەکە تۆپی پێمان ڕێکخراو ئەبێ و تۆپی پێمان دەوڵەمەند ئەبێ و تۆپی پێمان هیوا ئەبەخشێ بە هەموو کەسێک زۆر بەرەو پێش ئەچێت. لە پرۆژەکەدا ئەمن سێ پاشکۆم داناوە پاشکۆیەکیان تایبەتە بە مەرجەکانی بوون بەیانە کە 8 مەرج لەخۆ ئەگرێ ئەوانە کە هەر تیپێک ملی ئەوێ بێت بەیانە 8 مەرجی هەیە مەرجەکان زۆر ئاسانن هەموو تیپە ملیەکان تقریبن ئەتوانن ئەم مەرجانە جێبەجێ بکەن. گواستنەوەی یاریزانان ئەو کاتی دیاریکرا و ئەبی یەکێک لە خاڵک هەرە گرنگەکانی کەەوە سوودی هەیە بۆ تۆپی کوردستان ئەوەیە کە ڕێگری ئەکرێت لە هەموو تیپ یاریزانێک کە لە یانەکانی نایاب و پلەیەک و پلە دوو ئێستا یاری ئەەکەن ناتوانن بۆ تیپە ملیەکان یاری بکەن چکە ئەو کاتی یەکەم تیپی ملی بوونی نامینی دووەم ئەو یاریزانی یانەیەکە هەموو ئەو تیپانەی تریش ئەبن بەیانەکەواتە ناتوانێت ئەو یاریزانە زستانن لە خولی کوردستان یاری بکە و هاوینانش بچی لە تیپە ملیەکان لە لیژنەکانە ئەوەش سوودێکی زۆر زۆر باشی دەبێت بۆ بابرین بۆ لایانی هوەری و لایانی جستەیی یاریزانەکان کە هەمومان دەبینی چەندانیان تووشی پێکانە بن و یان تووشی ئێڕاق بن لە کاتی هاوینە ئیسراحەتیان نیت. یەکێک لە خاڵەکان کەوا زۆر زۆر گرنگە دیاریکردنی موچەی ئەو یاریزانانە کە لە خولە پێشکەوتوەکانی کوردستان یاریەکەن یعنی سەر حدێکی کەمترین دیاری کراوە لە ئەوەی یاریزانەکەواتە لێرە سوود دیشش و مافێکیش بە یاریزانان دەبەخشرێکە ناکرێ یاریزان یاری بکە لە تیپێکی پێشکەوت و زۆر زۆر هیلاک بووی زۆر مادی بکرێت لە دەرەنجامیشدا داهاتەچی یاخود مادیبوونیەکی پێنەبەخشرێ و یانەکان لەوانەیە هەندێکیانە هەمویان ناڵێم ئیستیغلالی نەبوونی سیستەم بکەن لۆ ئەوەی بە پارەیەکی زۆر کەم گەنجێک بێنن ئەو پەڕی جوهدی پێسەر بکەن و بابرین پارێکی ئەو تۆشی پێ نەبەخشن.
پرۆژەکە سوودگەلێکی زۆر لە خۆ دەگری هەم لەلایەنی دارایی و هەم لەلایەنی ئیداری و ئەکاتێکەوە تۆپی کوردستان ڕێکخراو ببێت تۆپی کوردستان کەس نەتوانێتن دەستکاری بکە یاخود ئەم هەموو شتێکەوە پەیوەندی بە تۆپی پێوەیە ڕێکخراو ئەکرێ و ئەکەوێتە چنگی یەکێک تۆپی کوردستان و لەژێر ئیدارەی بەڕێوەبەراتی گشتی واتە کەس ناتوانێت بۆ مەرامی خۆی یان بۆ مەرامێکی حزبی یان بۆ مەرامێکی تر تۆپێ بەکاربێنی ئێمە نابێت چیتر بۆ ئەو مەبەستانە تۆپ پێ بکەین دەبێت تۆپێ لە پێناو تۆپێ بکرێت تۆپێ لە پێناو نیشتیمان و بەرزکردنەوەی ناوی کوردستان بێ ئەو کاتی بە نیشتیمانیکردنی تۆپی پێ ئەبێ نەک بە حەزبیکردن و بە لایەنکردنی تا هەلی کار و کۆمەڵێک شتی دیکەش بێت بە بێگومان چونکە لە هەر کارتێک لەو کارتانێکە گوتم 8 کارتە لە هەر کارتێک لەو کارتانە چەند ئەندامێک وەکو نوێنەراتی یەکێک تۆپی کوردستان دا ئەمەزرێن ئەوانە موچەی ماگانیان ئەبی و هەڵی کار بۆ چەندین گەنج لەو ئەوانێک کە ئێستا بە خۆبەخشی کاریان پێکرێت و لە بازنەیەکی داخراویش ئەخولێنەوە هیچ بەرەو پێشچوونێکیان نیە هیچ ئامانجێکی درێژخایانیشیان نیە ئەوە شێکەکە لە سوودەکانی تقریبەن ئەمن لە 20 خاڵدا سوودەکانی ئەم پرۆژەیەم خستیتە ڕوو و کارتەکانیشم هەموو دیاری کرد ئێستا بۆ نمونە یەک لە کارتەکان مەسەڵەن ئەگەر بڵین کارتی سێم کە پێکاتووە لە سۆران و مێرگەسۆر و چۆمان و ڕەواندوست ئەو کارتە 4 قەزا لە خۆ ئەگری لەو 4 قەزا یەک نوێنەراتی ئەبێ ئەو نوێنەراتی هەڵدەستێ بە بەڕێوەبردننی خولەکانی پلە 5 و پلە 4 و پلە 3 هەموو ساڵێک لە خولی پلە دووەکان کە لە چلیانە پێک دێ کێجێت تۆپی کوردستان بە شێوکی گشتی سەرپەرشتی ئەکا ئەو بەخۆی بەڕێوەیان ئەبا نەک نوێنەراتەکان هەشتیانەدا ئەبەزن لە هەریان کارتێک لەو کارتان لە یانەیەک دێتە خولی پلە دووەکان واتە ئەم دابەزین و بەسەرکەتنە ئێستا بەگەر بە مستەلەحی ئێستا بەکاربێنی ینی تیپە ملیەکان ئەتوانن بگەن بەچی بگەن بە خولەکانی پلە 2 پلە 1 و پلە نایش تقریبا ئەو بە شێوەکی زۆر سەریع و ملەخەس پرۆژەکەم خستە ڕوو نامێ هەموو خاڵەکان بە دەقیقی بخینەوە بەڵام ئەگەر بەڕێستان کە پرسیارێک استیفسارێکە بی من لە خزمەت نەخێر یەکەم جار کاقەهار یەکەم جار دەبێت ئەم پرۆژەیە خوێندنەوەی تری بۆ بکرێ اینجا پاشی خوێندنەوە کۆڕسمیناری بۆ بەسترێ و کەسانی شارەزا بێن ڕای خۆیان لەسەر پرۆژەکە دەربڕن و زیاد و کەمی بۆ بکرێت بەڵێ اینجا دوای ئەوە دەبێت یەکێک لە کارتەکان بۆ ساڵێک تێست بکرێت لە یەکێک لە کارتەکان لەبی ساڵێک پرۆژەکە تێست بکرێت داوەکو چەند بزانی سەرکەوتووە کە ڕێژەکەی سەرکەوتنی بابرین لە 1970 زیاتر بوو اینجا کەم و کوڕیەکانی لە ڕووی کردداریەوە بۆمان بەدەرەکەوی کەم کوڕیەکانی چارسەر بکە اینجا تەعمیم ئەکرێ و گشتگیر ئەکرێت لە کوردستان جێبەجێکرێ یعنی پرۆژەکە درێژخایەنە واتە ئەوە نیە ئانینی ئەمڕۆ کە بڕیال لەسەر بدرێ و ئەم ساڵە لە خولەکانی یەکێت تۆپی کوردستان بەو شێوازە بڕوە نەخێر پێویستی بەوەیە ساڵێک تا 2 ساڵ تا 3 ساڵ دەژێر دیراسە و تێست بێ اینجا بکەوێتە سەرکە بەڵام پرۆژێکی زۆر درێژخان و زۆر من لە پێشەرچی پرۆژەکەی نووسیومە بە ئەمە پێش ڕووداوە نەکەوین کاقار ئەمن لە پێشەکیەکەی پرۆژەکە نووسیومەکەوە ئەم پرۆژەیە پێویستی بەچە پێویستی بە هەماهەنگی نێوان بەڕێوەبەراتی گشتی خولی پلە نایە پلە 2 پلەیەک پلە 2 وەکو خۆی ئەمێنێت وەکو خۆی ئێستا کۆ بەڕێواتی تەنها لەسەر ژمارەکان مەسەلەن دانراوە خولی نایب 12 تیبی ئەوەش بە تەدریزی دەبیت چا بکرێت 12 یانەبی خولی پلە 1 20 و پلە 2 40 یانە
ئەوانی کە دەبنە پلەی دیکە ئەوانەیەکە دەبیتە پلە 4 پلە 5 پلە 3 پلە 4 پلە 5 و ئەگەر زیاتر بوو ئەنجاتوانێت چونکە ئێستا ئەمە لە خولی ئینگلیز دۆن منە تا پلە 12شمان هەیە لە خولی ئەڵمانیا تا پلێ 10شمان هەیە یعنی ئەوە بەپێی زیادی وەکو گوتم ژمارەکەی کە گوتم 31,000 ئەومان هەیە بەڵام لۆ ئەمە پێش ڕوودا بکەین ئەتو من قسەیەکی مایکل جۆردان هەیە ئەوە یاریزانی باسکەی بەناوبانگە ینی ئەفسانەی تۆپی باسکەی جیهانیە ینی ئەڵێ بۆەوەی ئەمن گەیشتم تاوەکو گەیشتم بەم ئاستەی کە ئێستا هەمە کە یاریزان بەو قسەی کردیە 900,000 شوتم هەڵە کردیە 900,000 زیاتر 900,000 جار من هەڵم کرد یعنی فەشەلمینە سەرکەوتو نەبووی لۆ ئەمن پێش هێشتا هیچ نەبووە ئەم پرۆژەکە هێشتا تەبەنی نەکرا لەلایەن بەڕێوەبەراتی گشتی و بابرین لیژنی ئۆلۆمپی و هێچێت تۆپی کوردستان ئەمە بڵین وەڵا ڕێگری لێ ئەکرێ با نەکەین نەخیر ئەمە بە هەوڵ دەین چونکە لە کۆتاییدا تۆپی قازانجە شەکی پێم وایە کاکرم ینی بەخراوەکانی لاوان و ئەوانەی کە گەنجانیش دەبی بەشدار بن لەو پرۆژە ینی بێگومان لەو ئەمەلیە ئەم پرۆژەی سەرکەوتو نابی بەبێوان دەبێت یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و هەروە ڕێکخراوی گەنجان لە هەردوو لایەن پێکەوە هەمانگی بکرێت لەگەڵ ئەم دوو دەستگایە بەڕێوەبەراتی گشتی و یەکێتی تۆپی کوردستان ئینجا بە تایبەتی لە دانانی ئەندامی نوێنەرایەتیەکان لە ناوچەکان و لە کەرتەکان چونکە ئێستا لەوانەیە ئەوان لیژنەتی پەمەلیەکانی هەردوو بابرین بەشەکەی کوردستان بەڕێوە بن ئەو کاتی دەبێت سەر ئیداریان سەر بە یەکێتی تۆپی کوردستان بەڵام وەکو هەماهەنگی لە دانانی کەسەکان قایچەکە ئەگەر ڕایان وەربگیرێ و هەروە هەماهەنگ بن و یارمەتی دەر یەکتری بن بەڵێ کاکسس پاس پرۆژەکە بەوەندەی کە باس کرد پرۆژەی گشتگیر و دانێکی لێشکایانە بەڵام وەی دەبێت باسی بکەم هەرێمی کوردستان لەو باربۆکەی ئێستا لەڕووی ژێرخانی وەرشیەوە خوێندنەوە چۆن بۆ کردوکەوە ئامادە بێت بۆ پرۆژێ هەروەکو دەزانیتەوە یانی ئەو یانانەی کە لە پولەکانی نایابن کە پولی نایە بەرزترین پولی یەکێتی تۆپی کوردستانە بەشێکیان یاریگاکانی شیاو نییە بۆ یاریکردن بۆ ژێرخانی وەرشی بەڕووی یاریگا کە باستەکەن بەڕووی بابەتی کەشەوە کە کادری وەرشی دەبێتەوە چ لە ڕووی ستاف ڕاهێنەران ناو دژوانان لە زۆر بواری بکە دەتوان بڵێن پزیشتی تیپەکان بوارەکان کردی لەوە بکاتەوە ئەو ژێرخانە وەرشی بۆ پلانەی کە باس کرد ئامادەیە بە چەند ساڵێکی دەتوان بۆ ئامادە دەبێتەوە یەک لە سوودەکانی پرۆژەکە لە خاڵی حەفدەم باسم کردیا هاندانی زیاتری حکوومەت بۆ گرنگجیدان بە ژێرخانی وەرشی و دروستکردنی یاریگای زیاتر و زیاتر دوای زیادبوونی خواستی گەنجان لەسەری یعنی کاتێک کە ئەتوو ئەو یانانە ئەو هەموو ڕێکخراوەیەی لە تۆپ پێ دروست ئەبێ بێگومان لە شارەکان یاریگایە کەمە یعنی گەنجان داوای یاریگای زیاترەکەن ئەوە وا ئەکاتێ حکوومەتی هەرێمی کوردستان بە پیر خواست و داواکاری گەنجانەوە بێت کە یاریگای زیاتر و مؤسساتی زیاتری وەرشی لە کوردستان بەتایبەتی یاریگاکانی تۆپێ یعنی ئەوە خۆی هاندانێکە بۆ حکوومەت بۆ ئەو یاریگای زیاتر دروست بکە بۆ نە کادری وەرشی تەوان یەک لە خاڵەکانی بابرین ناوڕۆکی پرۆژەکە تێدا باسکرا یەکێتی تۆپی کوردستان دەبێت پلانی هەبی بۆ کردنەوەی خولی بەرەو پێشبردننی ناوبژیوانان سەرپەرشتیاران ڕاهێنەران بۆ ئەوەی ئەمە بتوانین کادری وەرشی پێشکەوت دروستکەین ئەمە زۆر هاوڕامە لەگە تو کاکسن کە ئەمە لە کوردستان نەبوونی کادری وەرزشی لە ئیدارەی یانەکانەوە بگرێت تاوەکو دەگەی ڕاهێنەر و یاری دەدەران و دکتۆران و ئەوانەی کە تایبەتن بە وەرزشی ئەمە دەناڵێنی وەرزشی کوردستان دەناڵێنی بەدەستی نەبوونی کەوادر ئەمە هەرچی بابرین دەی ڕای دەگری و قسەی ڕای وەردەگری دەڵێ یانەکانی کوردستان کارجێڕ یانەکان بەو شێوە فلان کەسی ناوەرشی لە ناو یانەیە و نازان ئەوانە هەمووی هۆکارەکەی چێ هۆکارەکەی کەمی ئەو کاوادیرانە ئەگەر کەوادیری پێشکەوتومان هەبوو ئۆتۆماتیکیان ئەمە ڕاضە زۆر بە ئاسانتر و بە سەلیستر بە شێوکی ئینسیابیتر دەڕوە بۆیە یەکێک لە ئامانجەکانی پرۆژەکەی ئەوەیە ئێمە هەوڵ بدەین لەو پێگەیاندنی کەوادر کردنەوەی خول ئەبێ هیچ کاتێک پێشکەوتن بەبێ خول دروست نابێت